یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵی کۆنگرەی چوارەمی دەست پێکرد و بەمەش سەرەتایەکی نوێ لە کاری ڕێکخراوەیی ئەم حیزبە دەستی پێکرد. ئیدی حیزبە سەنگینەکەی کوردستان بە نوێبوونەوە و هەنگاوی بەهێزەوە ڕوە و ئاسۆیەکی گەش ڕێدەکات. جەنگی داعش ناکۆکی نێوان هەولێر و بەغدا قەیرانی قۆڵی دارایی لە هەرێم لە سەروی هەمووشیانەوە نەخۆشکەوتن و پاشانیش ماڵ ئاوایی سەرۆک مامجەلالی ڕابەری گەورە لە ڕابردوو ڕێگر بوون لە بەردەم ئەنجامدانی کۆنگرە. بەڵام دوجار یەکێتی بە ئەنجامدانی کۆنگرە هەنگاوی گەورەی ناو یەکێتی ناو یەکێتیش خاڵی گرنگ و گەورە و بەهێزی کۆنگرەی چوارەمە. پێگەی بەهێزی یەکێتی مێژوو و سەروەریەکانی قوربانیدان و ڕووبارەی خوێن لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی کورد سەرجەمیان ئەو ڕاستی حاشە هەڵنەگرە زیاتر دووپات دەکەنەوە کە یەکێتی حیزبی هەموو وەرزەکانە و هێزی مانەوەی هەموو قۆناغ و وێزگە جیاجیەکانیشە. یار و نەیار تەنانەت ئەوانەشی کە کادر و هەڤاڵ و دەنگدەری یەکێتی نین بەهێزی یەکێتی بەگرنگ دەزانن، چونکە حیزبەکەی مام پێویستی هەموو قۆناغەکانە و بە درێژایی مێژوش لەکوێدا یەکێتی بەهێز بوو بێت کوردستان و دەستکەوتەکانیشی پارێزراو بوونە. ئێستا هەمووان زیاتر لەو ڕاستیە تێدەگەن کە وەک چۆن مانەوە و گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە، هەمووانیش پاراستنی یەکێتی ناو یەکێتی و چەپکە گوڵەکەی مامی ڕابەر بە پێویستی دەزانن کە دەبێت هەمووان پارێزگاری لێ بکەن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.